سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە بابەتێکی هەنووکەیی دەکەین لە ئێستادا بەڕێزان و زۆر پەیوەندی هاوڵاتیان پەیوەندی زۆرمان بوات لەسەر ئەوەی کە لە ئێستادا موچەی هەندێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوتووە و موچەی ئەو فەرمانبەرانی کە دواکەوتووە ناڕەزایەتیی زۆری لێکەوتووە لە ئێستادا لە شەقامی کوردیدا و هەندێکیان باس لەو دەکەن کە تا ئێستا موچەکەیان وەرنەگرتووە، هەندێک تریان باس لەو دەکەن کە ئەمە ماوەی 2 مانگە موچەیان وەرنەگرتووە وەک هەندێک لەو فەرمانگانەی کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن. ئایا هۆکاری ئەوە چییە لەگەڵ نزیک بوونەوەی سەری ساڵدا یان هەر بۆنەیەکی تردا موچە دوا دەکەوێت؟ ئایا ئەمە تا چەند زیانێکی هەیە بۆ سەر هاوڵاتیانەوە بەتایبەتی ئەو کەسانی کە چاوەڕوانی موچەکانیان؟ پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین بۆ ئەوەی شیکردنەوەی بکەین بۆ هۆکارەکانی دواکەوتنی موچە، هاوار شێخ ڕەئوف بەڕێوەبەری بانکێکی ئەهلی لە هەرێمی کوردستان لەگەڵماندایە. سڵاو لێبێ کاک هاوار، لەبانەوە دەست پێ بکەین هۆکاری دواکەوتنی موچە چییە بەتایبەتی لە ئێستادا؟ سڵاو لە ئێوەش بەڕاستی ئەکرێت دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستان بەتەنها لێک هۆکارە کورد نەکرێتەوە. بەڵێ پێش هەموو شتێ بەڵام هۆکاری سەرەکی ئەکرێت ئاماژەی بۆ بکرێت بەوەی کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە بێپلانیەوە هەیە لە هەرێمی کوردستان. وەزارەتی مالیە کە بەرپرسە لە ڕێکوپێکخستنی بابەتی دارایی لە هەرێمی کوردستان بەڕاستی هیچ پلانێکی دروست و ڕێکوپێک و سەردەمیانە و ئامادەکراویان نییە. ئیش بە عەشوایی ڕوات لە پڕ موچە زیادەکرێت، لە پڕ تەعیناتی تازە هەیە، لە پڕ فەرقی موچە ئەدرێ و خەرجێکی زۆر زۆرەکرێت بەبێ ئەوەی حساب بۆ ئەوە کرابێت کە بەقەدەر ئەوە مەوجودی نەقدی هەیە سیولە لە بەردەستی بانقەکانە هەیە کە تەختی ئەو نەفەقاتە زۆرە بکات. ئێمە لە ئێستا تەنها سەرنجمان چ میدیاکان و چی خەڵکیش هاوڵاتیان سەرنجیان بە تەنها لەسەر مەسەلەی موچەیە، بەڵام نابێ ئەمە ئەو ڕاستیەمان لە بەرچاون کاکە بەدەر لە مەسەلەی موچە زۆر بوار و کایەلایانی کەژەیە کە دەبایە خەرجی بۆ بکرێت و ئێستا خەرج وەساوە. چەند وەکارێکی لاوەکی لە بابەتی ئەوەی کە حساباتی ختامیە کات حساباتی ختامیە لە بانکەکانیان هەر بابەتێکی کە بەڕاستی ئەوانە بە هیچ شێوەیەک پاساو نین و ئەم بابەتە دوور و نزیک پەیوەندی بە خودی بانکەکانەوە نییە. بانکەکان دەرپرس نین لەوەی کە موچەی هاوڵاتیان یاخود فەرمانبەران یاخود موچە خۆران دواکەوتووە بگرا بە تەواوەتی ئەتوانین بەرپرسیارەتەکە بخەنە ئەسوی وەزارەتی دارایی وەکو هۆکاریش کە جەنابەت پرسیارەکە بە تەحدید لەسەرەوە بوو ئاماژەم بۆ کردکەوە یەکێکە لە هۆکارە سیاسەکان و ئەکرێت مەسەلەی هۆکاری سیاسیش ئەو پشێوە سیاسی کە ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەک لە شێوەکان ڕۆڵی خۆی هەبوو بێت و دەوری خۆی بووە. بەڵام من بەپێی ئەو بەداداچوونانەی کردومە گەیشتومەتە ئەو قەناعەتەی کە بەشێکی زۆری هۆکارەکان یاخود هۆکاری سەرەکی. بەڵێ کاک هاوار، ئەگەر تۆزە ڕوونتر قسە بکەین، هۆکارە سیاسەکان چۆن کاریگەریان دەبێت لەسەر دواکەوتنی موچە بە شێوەیەک؟ ئێستا لە بینی هەرێمی کوردستان و لە بینی دەوڵەتی عێراقی یاخود باوڵی حکوومەتی عێراقی لەشکرکێشی لە یەکتر هەیە. بێگومان ڕوودانی شەڕ مادەم لەشکرکێشی هەیە ڕوودانی شەڕ ڕێچەکە لە ئەگەرەکانە گەرچی ئەگەرێکی زەعیفیش بێ لەبەرەوە هەموو لە حسابی ئەوە کە زەخیرەی ئەو کاتە بخات کە خوا نەخواست ئەگەر شەڕێیەخە بە هەرێمیا ناوچەکە بگرێت لەبەرەوە ئەکرێت یعنی تەسەور ئەکرێت ئەمەش بە وەکوێکێک لە هۆکارەکان ئاماژەی بۆ بکرێت. واتە مەبەستم لەوەی بە شێوەیەک چۆن ئەگەر ڕوونی کەینەوە بە شێوازێکی ئابووری بانکەکانی حکوومەتی اتحادین کە پارەکە نارێنن بۆ هەرێم بەو شێوەیە بێ یان شێوازێکی تر هەیە بڵێن کاریگەری کێشە سیاسیەکان هەبوو لەسەری؟ بەڕێز ئەبوایە پێش هەموو شتێ ینی هاوڵاتی لەم هەرێمی کوردستانە ئەوەندە ڕێزی هەبوایە ماوەی مانگی پێشوژەم حاڵەتە هەبوو ئەم مانگە زیاتر و تۆخترم کێژەیە ئەبوایە وەزارەتی دارایی لەسەر ئاستی وەسیری یاخود وتەبێژی ڕسمی وەزارەتی دارایی بەلاغێک ڕوونکردنەوەیەک ڕاگەندراوێت یاخود کۆنگرێکی ڕۆژنامەوانیان بەسە بە ڕوون و ڕۆشنی ئاماژیان بۆ هۆکارە ڕاستەقینەکانی ئەم حاڵەتە بکردا. من بەداخەوە هەندێک تەصریحی وتەبێژی وەزارەتی دارایی بینی دوور و نزیک ئەوەت لا بەرجەستە ناکە کە کەسێک کە ئاگای لە بارودۆخەکەیە قسەکان هەمووی قسەی عامن و ئەوانە. کاک هاوار بەڵێ ئەگەر ئەو پرسیارە بە جۆرێکی ترکن جەنابەت بەڕێوەبەری بانکێکی لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەبووە مەبەستم کێشە سیاسیەکان ئەگەر کاریگەریان هەبێت بەو شێوەیە
تا چەند کاریگەری هەبوو لەسەر کارەکانی ئێوە بەس شێوەیەک بووە واتە کێشەکە چۆن کاریگەری هەبووە چۆن دەرکەوتووە کە کاریگەری ئەوەی لەسرە کاریگەری سیاسی بەڕێزوو ئاماژەم بۆ کرد پێشتریش ئێمە ماوەی پێشوو لە ڕێگەی ینی ئەوەی کە پێوترێ قال و قیل بیستمان کە گوایە حکوومەتی عێراقی واتە بانکی مرکزی عێراقی کە بەرپرسە لەو حاڵەتە تەغزیە و تەمویلی حسابی بانکەکانی زۆر باش من دەوێت باسی ئەومان بۆ بکەی بەڵێ هەرێمی کوردستانی نەکردووە من بەڕاستی وان بیست کە ئەوە خەلەلێکی فەنیە زیاتر نا خەلەلێکی دەستکرد بەڵام جۆرێک لە دڵنیاییم هەیە بەڕاستی جۆرێک لە دڵنیاییم هەیە کە کێشەیەک لە بینی بەڕێوەبەراتی گشتی بانکی مرکزی لقی سلێمانی و هەولێر لەگەڵ بانکی مرکزی عێراقی بانکی ناوەندی عێراقی واتە لەوێواتە یعنی هەردوو بانقەکە لە بانکی مرکزی حسابیان هەیە پێویستە حسابەکان تەمیل بکرێن اینجامان ئەتوانن سەحەت بکەن خەلەل لەوێ خۆی هەیە لێرەش بەڕاستی یەک دنیا خەلەلیکە هەیە تۆ دنیای خەڵک لە مەرێمی کوردستانە کراوە بە موچەخۆر ئەمانە هەمووی خەرجیەوە بۆ حکومەت دروستە بێ ئەم هەموو موچەخۆرە ناڕاستەقینەیە نامستەحەقا کە بوونە تەمای دروستکردنی ئەم خەرجیە زۆرە وای کردووە کە موچەخۆرە ڕاستەقینەکەش مستەحەقەشەوەش کە حەقی خۆیەتی دوا بکەی وەکو ئاماژەم بۆ کرد دیسانە ژەمێ بێڵێمە بە تەنهاش مەسەلەی موچەن یعنی حەق نییە بابەتەکە ئەم ئەزمە مالیەکە هەیە بە تەنها لە مەسەلەی پێنەدانی موچە و بابەتی موچە کورد بکرێتەوە کاگاوەر ئەم کێشەی ئێستا دواکەوتنی موچە بۆ زیاتر لەم دوومانگەی دواییدا دەرکەوت بۆ لە سەرەتایی کێشەکانەوە بۆ شێوەزەقە نەبوو ئەگەر هەڵەنە بم مانگی پێشوو بوو یاخود دوو مانگی پێشوو بوو موچەی مامۆسایان یاخود وەزارەتی پەروەردە دواکەوت بۆ لەم دوومانگەدا زیاتر زەق بووە کاروبارەکانی ئێوە چۆن بەڕێوە دەچن لە ئێستادا سەیری کە بەڕێز لە تەنها یعنی سەرچاوی داهات و دارایی لە هەرێمی کوردستان بە تەنها و پارەیە نییە کە لە حکوومەتی مرکزی خۆ باڵێت لە بانکی ناوەندی عێراقی لێرەش داهاتی ناوخۆییە و من پێم وایە ینی من ئێستا ئەمێ لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە بابەتێکی بێڵم زۆر راپۆرت و توێژینەوەم بینی کە گوایە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان مەسەلەی کورتێنانە من بەش بە حاڵی خۆم لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بڕوان بەوە نییە کە بودجە لە هەرێمی کوردستان لە حقیقەتا کورتێنانی هەبێ چونکە یەک دنیا سەرچاوی داهاتی ناخۆی هەیە کە هەر لە کاتی ئاماژەکردنی بودجە ئاماژەی بۆ ناکرێ و ئەژمار ناکرێت حساب ناکرێت بەڵام ئەمانە بە فعلیەت ناو خەزانەی حکوومەتەوە بۆیە ینی بەڵام لەسەر پرسیارەکەت بە تحقیق بکەم بەڕێز وتت سەرەتا بۆ ئەم کێشەیە نەبوو بەقەدەر ئەوە سیولە هەبووە وردە بێگومان سیولە لە کەمیەدات و ئێمە نابێەوەمان دەبێت چێ جاری کرد و پاتێکەمە و ڕستەیە چۆنەڵی خەتێکی بەژێرایەوە سەرچاوی داهات و دارایی لە هەرێمی کوردستان بە تەنها ئەو تەمیلە نیە یاخود ئەو پارەیە نیە کە لە بەغاوە دەگاتێرە بەڵکو هەرێمی کوردستانیش بۆ خۆی داهات و سەرچاوی ناوخۆیی زۆری هەیە بەڵێ کاک هاوار شێخ ڕەوف بەڕێوەبەری بانکێکی ئەهلی لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ شیکردنەوەکانت بەڕێزان جیا لە پەیوەندیەکانتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/nariatv دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان لێرن لەسەر ئەم تەوەرە کە تایبەتە بە بانکەکانی هەرێمی کوردستان و دواکەوتنی موچە لە ئێستادا بەڵێ پەیوەندیەک لەگەڵماندایە شێرزاد لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک شێرزاد فەرموو کاک شێرزاد لە سلێمانیەوە فەرموو کاک شێرزاد زۆر سپاس دەکەین کاک شێرزاد من هیچ شتێکی غەڵەت ناڵێم بۆی نەڵێیت خوازا باسی تاشیر و ماشینە نەبێ بەس حەزەکەم دووسێ قسە بکەم فەرموو دوێنێ وەرە لەو بەرنامەی جەنابدا باسی جەنابی سەرۆکمان کرد بەڵێ مەجموعەیە برادەر پیان ناخۆش بوو من پێششی پێشم وتم ئێمە وەکو پارتی نەک لە سەریە قاش لەسەر سەری ژەوەسین جەنابی سەرۆک بچکە ئێمە زەین جەنابی سەرۆک بۆ نەوتەوەی هەوڵەیات بۆیە ئێمەش وەکو بەوشی خۆمان تەماشایەکەین و جۆڕایەڵین و ڕێزی لێ ئەگرین بەڵام من سێرم لەو برادرانەیە ئەوان خۆیان بە حیزبێکی سەردەمیانە ئازانن من ڕێزیشم هەیە بۆیان ئەتیشیان تۆ بۆچوونی خۆیانە بەس ناتوانن بۆچوونی خۆیان بەسەر مناڵ زاڵکەن ژۆ لێە ئەو جارێ هیچی بەدەست نییە نایڵێ من قسەیەکەم بە ئازادی بۆ خۆم داوەوەیلا بە حاڵی ئەو میلەتە ئەگەر ئەمانە شتێکردنە دەبێت چیان ئەم میلەتە چی بەسەر بێ جا من ئازادیشم شێم خۆشەوێ شێم خۆش ناوێت تۆ ناتوانین بە من بڵێ تۆ ئەو خۆش ناوێ یا ئەو خۆشەوێت ئێمە هەمومان بۆیە جەنابی سەرۆکمان خۆشەوێت لەبەرەوەی
پورپەرۆرە بۆ نەتەوەکەی خۆی هەوڵەیات وەلەو پاستریش نابینم و زۆر سپاس. سپاس بۆ کاک شێزاد لە سلێمانیەوە عوسمان لە حاجیاوە. فەرموو کاک عوسمان. سپاس بەخۆش سۆقاتە باش. زۆر سپاس دەکەین کاک عوسمان فەرموو. سواسی بەناوەدە دەکەم. زۆر سپاس دەکەین. وەلاخە من ئەم هاوڕیان کە تەلەفۆن دەکەنم بابەتە پەیوەندی بە بانخانە نەکە بە بارزانی. لە بەرداداسە سەرۆشی کۆمەڵە خەڵکە نەگی هەموو کوردستان ببوورە من بانسمەوە باسی کەواختن و دواکەوتنی موچە و نهاتنی پارە بۆ باخەکان یعنی هۆکارەکەی ینی گەزەر لە حکوومەتە بەڕاستی ئێمە حکوومەتمان هیچ شتێک نێ بەلای حکوومەتەوە ینی تەماشا هەموو باخە و مۆزەفە و کارمەندە هەیە لەم هەرەی لەم وڵاتە ئێمەدا کە موچەن قەیران دەکەوێتە ناو وڵاتەکەیەوە دێگەر قەیران بێت سەرۆکی حکوومەت هەرێم بۆچیە یعنی سەرۆکی هەرێم نەیوانەوە یعنی داهات ساڵ دابین بکە لەکردنەوە کاتێکە هەموو کوردستان ڕووبارەکەی نەوت و گاز و بنزینە کە تەماشا دەکەی سەری بنزینی 5 کیلۆمەتر ڕادەوەسێ بۆ سار یعنی ئەمە لە کاتێکدا تۆ دەڵێی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت ئەمانەکەی سەرۆکن ئەوانە سەرۆکی یەک ماڵن یعنی بەڕێوەبەر یەک ماڵ دەکەن کاتێک یعنی بەڕاستی ئەمە بەڵێ کاک عوسمان زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە حاجیاوە باوکی هەژار لەگەڵماندایە. فەرموو باوکی هەژار. کاکە دەستخۆشی ئەو بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین باوکی هەژار. بەڵێ فەرموو. ڕاستی تەوەرێکی زمانتان هەڵبژاردووە. زۆر سپاس دەکەین. وەڵڵاهی من دەڵێن زۆر عیبە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان معاشی خانەنشینان وا دوا دێخی موچەخۆران خانەنشینێکی خۆر بەسەر آخر 100,000 دیناری هەیە 200,000 دیناری هەیە تاوەڕوانە ڕۆژان دەژمێری ڕۆژ بە ڕۆژێ دەژمێری هەتاوە خونین وەختی موچەکەی دادێ ئەلعانەوە هی 15 ڕۆژانیان دێ خوارد وەڵڵاهی دەڵێن خودای ئەو خەڵکان لێ هەڵناگری خوا کەس قبوڵی ناکات قەت وا نابێ. بەڵێ سپاس بۆ باوکی هەژار لە حاجیاوە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک. سابات عەزیز نووسیوێتی هۆکاری سەرەکی ئەوەیە کە کوردستان نغڕۆی بێپلانی بووە و هیچی تر کوڕی هەڵەبجەیی نووسیوێتی بەڕای من هەمویان سرف کردووە لە داهێنەرەکانی ئەم هەرێمەدا چونکە داهێنەرمان زۆرە کاوان عومەر نووسیوێتی پێویستە دوانەکەوێت زۆربەی خەڵک لەسەر ئەوە دەژی. محەممەد ئیسماعیل نووسیوێتی بەڕای من ئەو پارەیە دانراوە بۆ داهێنەرانی کوردستان چونکە دەڵێن یەکێک لە داهێنەرەکان پرۆژەی دامەزراندنی کورەیەکی ئەتۆمی پێشنیاز کردووە بۆیە زۆر بە ئاسایی وەری بگرن. هێمن لە چەند سەماڵەوە فەرموو کاک هێمن. بەڵێ فەرموو کاک هێمن. بەڵێ کاکی منم کاتت باش. زۆر سپاس دەکەین کاک هێمن هەموو کاتێکت فەرموو. وەڵڵاهی کاکە گیان بە نسبەتی من ئەو پارەی کە بۆ ئەو سێ پارێزگایە دانراوە بۆ ئەم سەری ساڵە بەڵێ ئەگەر بکرایەتە ئەو بانکانەی هەرێمی کوردستان زۆر باش و بدرایە بە فەرمانبەران بۆ سەری ساڵ ئەو پارەیە کوردستان با پێ بڵێم هیچ وەفایەکی نییە ئەمە ئەوە تا سەرۆکۆمارەکەمان لە دەرەوەی وڵاتە نەخۆشە هەموو گەلی عێراق و هەموو گیان بە تەمایەتی بێتەوە ئێمە ئەو پارە دانراوە بۆ ئەو سێ پارێزگای ئەگەر بدرایە بە فەرمانبەران باشتر و نەوەکو پارە بۆ سلێمانیان بۆ هەولێریان بۆ دووەک تەرخان بکرێت بۆ بادان بۆ ئەم سەری ساڵەیە ئەوە باشتر ئێمە سەرۆکۆمارەکەمان نەخۆشە با ئەبوای ئێمە جەژنمان هەر نەکردە ئەم سەری ساڵە بەڕێزمان دەڵێن هەموو گیان بە تەمایەتی کە شایستەی هەموو سیەکە ئێمە جەژنی چی بکەین سەری ساڵ برای بەڕێز. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕووناک لە دوهۆکەوە. ئەلۆ جانی زۆر سپاس ڕووناک خان فەرموو. بس قلت معاشة هەمیە هاتن پێشان کەنابن وزێدەی ڕووناک خان بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە باوکی چراخان لە سەنگەسەرەوە. فەرموو باوکی چراخان. برا بەڕێزەکەم باوکی چراخان لە سەنگاوە برا. لە سەنگاوەوە؟ بەڵێ گیان. ببوورە فەرموو. بەڵێ گیانەکەم. بەڵێ فەرموو.
باوکی چراخان فەرموو باوکی چراخان. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئەویش پچرا. باوکی محەممەد لە چەند شەماڵەوە فەرموو باوکی محەممەد. شاگیانە کاتت باش. زۆر سپاس دەکەین باوکی محەممەد فەرموو. قوربان بەڕێز. وەڵای شان پرسیارێکم لە خۆتریا. لە من؟ بۆ ئەم سەری ساڵە چەند دەفتەر حاضر کرا ئەم سەر ساڵە؟ بەڵێ باوکی محەممەد. بەڵێ شان گوێم لێتە. بەڵێ منیش گوێم لێتە. بۆ ئەم سەر ساڵە و پرسیارە لە خۆ دەگەم چەند دەفتەریان حاضر کردەوە بۆ ئەم سەر ساڵە. بەڵێ. من پێم وایە ئەو پارەیە بدرێت بەو پێشمەرگانێکەوە لەو لەناو ئەو قوڕ و ئاوای ئەمەک بۆ ئەم سەر ساڵە داینن و کەتی بەفرۆ وڵات. بەڵێ. ئەو هێزەی لێ هێزێکی نیشتیمانیە نیشتیمان نەزانی یعنی چی نیشتیمانی یعنی دایک یعنی هەموو شتێک بەڵام ئەو بەڵام سەرکردەکانی ئێمە بیریان لەوە نەکردوێتەوە بۆ ئەم سەر ساڵە ئەو پارەیە بە فیڕۆ بڕوات. بەڵێ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت ئاسۆ لە سلێمانیەوە فەرموو کاگاسۆ. کاکەشوانیوارە باش. زۆر سپاس کاگاسۆ ئێوارەت باش. فەرموو. وەڵایی سەرەتا یەک تێبینیەک لەسەر قسەکانی کاکشێرزاد. بەڵێ. وەڵایی من داوا لە کاکشێرزاد و بەڕاستی کەسەکانی وەکو کاکشێرزاد دەکەم تکایان لێکم کاتێک کە وەرێک هەیە ئەنی هەموو کاتی ئاگامان لەم بەڕێزە هەیە ئەیباتەوە بۆ سەرسەری سەرۆکی هەرێم و ئێمەی پارتی و ئەنی بەسە ئەم شتانە بە ئاواز لێبێن ئەو ئەگەر هیچ شتێکی پێ لەسەر وەری بەرنامەکەی بەڕێزت با قسە بکاینا با نەیباتەوە بە ئاقارێکە چونکە ئێمە ئاگادارین هەچ کاتێک کە جەنابی باسی چ سەرۆکە یان پارتی بکە لەو بینایە مناقەشە دروستە بێ بەڕاستی وایە بەرنامەکەی جەنابیش دەکوژێت. ئەگەر ئێمە بێنە سەر مەسەلەی موچە و دواکەوتنی موچە بەڕاستی لەوانەیە ئێمە بیگەڕینەوە بۆ هەردوو حیزبی باڵا دەست بەڕاستی چونکە لە ساڵانی ڕابردووە خەڵکێکی زۆر بووەتە موچەخۆر و لەگەڵ ئەوەشا ئێستا کاتێک کە قەیرانێکی ئاوا دروستە بێ بەڕاستی نازان چی لەو خەڵکە بکەن هەتا تۆ هەر لە مەسەلەی ئەم تەنها هێز لە هەردوو لاوە جوڵێندا بانگ لە هەموو پارە لە هەموو بانقەکانان نەما ئەمە بۆ هۆی هۆکاری دواکەوتنی موچە بەڵام بەداخەوە یعنی حکومەتی خۆمان تا ئێستا هیچ زمینە سازێکی نەکردبووی کە کاتی ئەزمەیەکی ئاوا دروستە بێ ئەم هەموو موچەخۆر و فەرمانبەرانە چی لێ بکات ئەمە بەڕاستی خۆی ئەمە بۆتە کێشەیەکی ئێمە و لەگەڵ ئەوەشا تەنها هێزی پێشمەرگا پێویستیان بەوە هەیە بەڕاستی ئەمڕۆ چەکی قورسی دەستی هەرێمی کوردستان هەفی وایە لە هەموو کاتێکە ئەوان بێپارە و بێموچنە بچووکەوان ڕاستی خاوەنی عایلن ماڵ و ناوبەجێون ئەچون بەرامبەر دوژمنەوەتن بەڵام بەداخەوە بینین ئەوان لە هەموو کەس خراپتر موچەکانە دواکەوت سوپاسانەک. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە چۆنچەماڵەوە هیوا لەگەڵماندایە فەرموو کاگیوە. من پێش ئەوەی کەوا لەسەر تەوەرەکە قسە بکەم حەزەکەم تەوەرێکتان هەیە لەسەر ئەوەی بۆ گۆڕان تا ئێستا ناوێرە کۆنگرە ببەستێ کە باسی شەریعەتەکە خۆیان شەریعەتیان نییە کە باسی شەفافیەتەکە خۆیان شەفاف نی تا ئێستا ناتوانێ بە شەفافی کۆنفرانسێ ببەستن دوای شتێکیان ناوە جڤاک ئەو جڤاکە کەس نازانێت چییە خەڵک چاوەڕێی کۆنگرێ بەزان تا ئێستا ناوێرنە کۆنگرێ بەستن نە کۆنفرانسێک خۆیەکەی چییە حەزەکەم شەوەرێک تابێت لەسەرەوە دوو لەسەرەوەی کەوا بەڕاستی ئەو تەلەبانی لە زانکۆن زەربەر زۆر لە زانکۆ دەن بە تایبەتی وەی ئاخر ساڵیان ناڕۆن ئەچون پلاکە شتێنن ئەچون خەسب بۆڕیە شتێنن یعنی بەین خۆیانی نازانن لە زانکۆکە بەنسبەت ئەوەی تەوەرەکەشتەوە من پێم وایە نەبوونی پلان و خەڵکی پسپۆرە لە بانکەکان لە بوارەکاندا بێپلانیە و ئەزمەیە دروست دەبێ و شتێکی تر نییە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاسۆ لە تەختەخەوە فەرموو کاگاسۆ. زۆر سپاس کاگاسۆ. وڵا دەربارەی ئەو کورتێنانی بووچە و نەبوونی پارە لە بانقەکانە بەڵێ مایشەمە بۆ حکومەت نەزانێت سەرفی ساڵێکی تر لە کاتێکدا لە پەرلەمان نەژی بەسەرجاوە هەموو پرۆژەکان پارەیان بۆ تەرخان کراوە دوایەوە مەسەلەن سەرچاو گومرجیەکان داهاتی ناوخۆ بەنسبەت سەیدەکەم بە یەک وشە باسی گومرجی ئیبراهیم خەلیلی کرد ئێستا
تومەی بۆ ڕێکخراوە و خراوە دەستنەوە کوا داهاتی ناوخۆ کوا سەرچاوی داهاتینەوە ئەوانەی چی دیار نی کوا مەسەلەن ئەم هەموو پارە و دیوەخانانەیە هەیە بۆ مستەشار و کۆنە باشیەکان هەروانم بکەنە بانکەکانەوە بەشی موچە خۆرەکانەکە خۆ. بەڵێ سپاس بۆ کاگاسۆ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک. هەڵمەت شەریف نووسویەتی من تەنها ئەوەندە دەڵێم هاوار بۆ کەسەی کرێنشینە یان قەرزدارە. شکار عەلی نووسویەتی بەڕاستی دواکەوتنی موچەی فەرمانبەران یەکێکی ترە لە ئیشە ناڕاستەکانی حکوومەت چونکە هەموو کەسێک لە کاتی خۆیدا پێویستی بەو پارەیە هەیە و هەندێک هەیە موچەکەشی بەشی ناکاتە سەری مانگ. ڕازی دڵەکان نووسویەتی من نازانم ئەم حکوومەتە بۆچی موچەی هاوڵاتیان دوا دەخات لە کاتێکدا خەرجی ڕۆژانەی کاربەدەستێک زیاترە لە موچەی مانگانەی مامۆستایەک. زمناکۆ لە پێنجێنەوە فەرموو کاک زمناکۆ. زۆر سپاس ێوارت باش کاک زمناکۆ فەرموو. زۆر سپاس دەکەین. کاک شوانجان هەرچەند قسەکانی من پەیوەندی نییە بە بەرنامەکەی جەنابیشتەوە بەڵام ئەمەوێ بەڕاستی کۆمەلگای ئێمە ئەم خەڵکەیە بیر لە چی ئەکاتەوە بۆ ئەم سەری ساڵ و بۆ ئەم بۆنانە خۆیان حاج دەکەن بەڕاستی بەڕێزێکی وەک سەرۆ کۆمار من حەز ناکەم قسەکانیشم بێتەوە بڵێن ئەمە کەسێکی ئەوەیە کەسێکی وەک سەرۆ کۆمارێک ئێستا حالن نەخۆشە خەڵکیش خۆی حاز کردەوە بۆ سەری ساڵ بەڕاستی هەتا ئەو پیاوە شتێکی لێ نەیە کەس قەدری ئەو پیاوە نازانێت حەقە هەموو میلەتی کورد خۆی ڕەخۆش کردایە بۆ ئەو پیاوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک سەرتیب حەسەن نووسویەتی سڵاو نەبوونی پلانێکی ئابووری و سیستمێکی بانکی گونجاوە واتەوەکو هۆکار ئەوەی نووسیوە. هێمن غەریب نووسویەتی هۆکاری سەرەکی کێشەکانی هەرێم و بەغدادە باشتر وایە هەرێم پشت بە بودجێ عێراق نەبەستێت ئەو بودجەیە ئەمڕۆ یان سبەی لێمان دەبڕن. جەمال لە هەڵەبجەوە فەرموو کاکە جەمال. زۆر سپاس کاک جەمال. پێشوانجان بەنسبەت سەرۆک ئەمزەلالەوە کە ئێستا نەخۆشە و لە ئەڵمانیایە ئینشاءڵڵا نوخشەش بێ لە مەسەڵ بارزانی و تکایە کاک جەمال هیوادارم بەڕێزان زیاتر لەسەر تۆرەکە قسە بکەین. کاک جەمال پێویست ناکە بۆ قسانەیمە داوامان کردووە کە زیاتر لەسەر تەوەرەکە بێ بەڵام جەنابەت ڕەنگە ڕێزێک یەکەم جار تەلەفۆنی کرد بە ڕێزێک یەکەم جار تەلەفۆنی کرد. کاک جەمال ئێمە پەیوەندەکەمان دانەخستەوە هیوادارم بەو شێوە قسە نەکەین لەسەر تەوەرەکە قسێکت هەبێت کایە بەڕێز یەکەم جار قسەی کرد باس سەرۆک بارزانی هەموو کەسێک ئازادە چۆن باسی هەر کەسێکە بەڵام ئێمە داوامان کردووە لەسەر تەوەرەکە بێت کایە کاک جەمال بەو شێوەیە ئێستا دەبێتە وەڵامدانەوەیکی زۆریش لەلایەن ئەو کەسانی کە پەیوەندی دەکەنەوە. سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە کەرکووکەوە فەرموو کاک عەلی. ئەلو شەو باش. زۆر سپاس کاک عەلی. زۆر سپاس بە یەش بەڕێزم. سپاس شوانجان وەڵڵی ئەوەی ڕاستی بێ ئەم بەرنامەیەوە تایبەتە یعنی من بە قەناعەتی خۆم خەتا لە ئێوە ئاگرم لەبەرەوەی کە هەر کەس پێویستی دابەزێتە سەر هەر گیانی هەر حیزبی هەست سەرکردەیەک پێویست ناکە ئێوەی نیکەن ڕێ پێ بدەن یعنی قسە بۆ نمونە ئێستا من لەوەتی من بەبەستەوە یعنی کاک عەلی ڕێگەی پێ بدەین کە قسە بکە يعني يكن جا كذا أول شيء كذي برامج ستدي يعني حزب حق خوتي وعندهم لانجراني وجولين بنوا يستوى وزر رئيس ما يبغى أنا بشر قليل اللي هو يعني كم زوجة دابة زي تسر حزب كان ستدي يعني جوا ريال يعني بنو زور مجال يعني دني بس يعني أول شخصانيش كعايز سبوا حزبنا يعني برد عندنا النايل النيبرن من يعني تشتكي جواني بس من بوتوني كم يبقى قناعتي خوم حرس ستدي هر حزبك خبتوانات بيو دسالات بيو يعني اشتباش كابو ملت كخلق اللي ناراضي هو بزان سركوتو شونك حد تو يسلي اي اگر خلق رقيقات بيو بزان سركوتوي من اول ان شاء الله يعني من بقناتي قوم من وقو هالاتيشي كردي كركوشي على ما قد جنابي سرو برزعين بيت والله هيش كثير لم كرساني خاوني شرف وناموس كرامتيا او كرساني شكدا زور باشا كاك علي سپاس بو پەیوەندەکەت بەڕێزان هیوادارین قسەکانتان پەیوەندەکانتان زیاتر لە چوارچێوی تەوەرەکە بێ لەبەرەوەی ئەگەر کەسێک بە شێوەیە قسە بکە بەرامبەر کەسێکی تر دەیان کەسی تر بە شێوەیەکی تر جوابی دەدەنەوە وەڵامی دەدەنەوە و لە تەوەرەکەش دەردەچین وە کات دەکوژین و هەندێک کەس لە ئێستادا ینی
سەرقاڵی ئەوەیە کە بتوانێت قسە بکات لەسەر ئەو تەورە بۆیە داواتان لێکین کە زیاتر لەسەر تەورەکە قسە بکەین و ئێمە ڕێگەمان نەداوە بە کەسێک کە وشەیەکی ناشرین بەکاربێنێ هەندێک کەس ڕخنەیان گرتووە لە لایەنێکی سیاسی لە قوارەیەکی سیاسی بەڵام ڕخنەگرنەکانی ئەو کەسانە ئەگەر بابەتیانە بێت ئێمە ڕێگەمان پێداوە قسەی خۆی کە بەڵام نەگەیشت بێتە تەشهیر و قسەی ناشرین بەو کەسانە شێوە لە چەمسەماڵەوە ئەم کاتت بەشکاتان زۆر سپاس شێوەخان فەرموو دەستخۆشی بەرنامەکەت بێت زۆر سپاس دەکەین بەڕاستی من ئەمەوێت لەسەر ئەو قسانەی کاک شێرزاد قسە بکەم کە دوێنێ تکایە شێوەخان با لەسەر تەورەکە قسە بکەین تەورەکە نازەم لەسەر چیە کاک شوان بەس مەجالم دەما قسانە بکەم ئیتر لەسەر تەورەکە قساکە بەڕاستی دەستخۆشی لە کاک شێرزاد دەکەم پێی ئەڵێم تۆ هەن خۆت دەرێشی ماڵ مێنا مستەفا و سەرۆکبەردانی نیست لە 1975 کوردستان دەرێشی ماڵ مەنا مستەفان بەڕاستی زۆر دەستخۆشی لێەکەم بەڕاستی شێر کوڕە زۆر باشە زۆر باش شێوەخان سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و دێن و لا بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک سەیوان عەبدوڵڵا نووسیوێتی سەبارەت بە دواکەوتنی موچەی هەندێک لە وەزارەتەکان لایەنی یەکەم بێگومان دۆخی ئەمڕۆی کوردستانە نەبوونی پارەی پێویست لە بانکەکاندا لایەنی دووهەم نەبوونی کارمەندی بەتوانایە لە هەندێک لە بەڕێوەبەرایەتیەکان بەڵێ کەیوان لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو یاخود کەویار لەگەڵماندایە سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس کەویار خان فەرموو خۆشی تەوەرەکە لێکەم زۆر سپاس دەکەین بەڕاستی کاکشان بۆ پار نییە ئەم هەموو بجێ تەرخانەکەی چی لێکەن ئەیکەم بە خزمەتگوزار چی خزمەتگوزاری کراوە هەتا ئێستا لە سەمسەماڵ هیچ نەکراوە هیچ خزمەتگوزاریت نەبینەوە لە سەمسەماڵ بکرێتە لە ساڵی 2012 بەڕاستی هیچ ساڵێکیش کورد خۆشی لە خۆی نەبینیوە هی بۆ نەیەکی گەڕن بۆ 2013 بەمەناسەبەی چی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاڤان لە سلێمانی زۆر سپاس ئاڤان خان زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو بەڵێ زۆر بە ئاسانی ڕێگەیان قسە بکە بەڵام زۆر عەیبە باش ئەزانیی ئەوەی کە قسە بە جەنابی سەرۆکەڵێ سپاس بۆ ئاڤان خان لە سلێمانی بەڕێزان ئێمە باسمان لەوە کرد کە هیواداری پەیوەندیەکان زیاتر لە چوارچێوی بەرنامەکە بن و ئەگەر ببێتە وەڵامدانەوە و ئەوە کە ئەمە لێرە ڕوونکردنەوە بدەین ئێمە ڕێگەمان نەداوە کەس قسە بە هیچ کەسێ بڵێ نەک هەر سەرۆکی هەرێم هەر کەسێک بێت هەندێک کەس ڕخنەیان گرتووە لە ئەدایی سەرۆکاتی هەرێم یاخود هەر شتێکی تر ئەوە بە شێوەیەک ڕێگەمان پێداوە کە بابەتیانە قسەی کردبێت لەسەر ئەدای ئەو کەسانە یاخود ڕخنەی بۆ ئەو کەسانە بەڵام نازانم ئێمە ڕۆژانە وە بەرنامەکە دەچێت بۆ 2 ساڵ ئێمە باس لەوە دەکەین کە تەنها مەبەستمان لەوەیە کە ڕای ئێوە بگەینین پەیامی ئێوە داوای ئێوە بۆ هەر لایەنێکی پەیوەندیار نەک ئەوەی کە هێرش بکرێتە سەر هەر کەسایەتیەکیان هەر لایەنێکی سیاسی نامیق لە پیرمامەوە بەڵێ کاک نامیق فەرموو مرحبا کاکشان سوال کەناڵەکەتان بەڕاستی کاکشان زۆر خالیگریتەیە کە فاکتەرەنە کە بۆ ئەوەی کاریگەری لەسەر دواکەوتنی موچە و بانکەکانی هەرێ فقط جێداکات گەندەریش تاک و بانکەکانیشی گرتەوە هەروە تاقیکردنی موچەکەش ئەوە دەگەرێتەوە کە ئێمە وڵاتێک ئێمە هەرێمێکی قورگمان لە بەردەستی قورچی مەرکەزی است حکومەتی ناوەندیە حکومەتی ناوەندیش قورچی ئەم حکومەتەش کەوتۆتە ژێر دەسەڵاتی بۆ ڕێنەفتەکان ئەو نەفتەنەری عراق تووشی کارەزاتەی گەورە دەبێ عراقی توش بوو هەروەها هەرێمیش تووشەبی ئێمە هەتا کۆستاکە سیستەمێکی بانکی و سیستەمێکی موچەمان نییە ئەگەر سارێک دوا بکەوی موچە ئەگەر سارێک بودجەنێتە لە حکومەتی مەرکەزی هەرێمی کوردستان چ دەکات بەڕاستی ئەمان هەموو کاریگەرن بەڕاستی جێگای داخە کە ئەمە شەمەی دەگەرێتەوە سەر ماڕێکی و سیستەمی ئیداری و ئەو سیستەمەیەکە لە کوردستان پەیڕۆ دەکەێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سامان فەرەج لە فەیسبوکەوە دەڵێت ئەمە ئیشی یەک مانگ و 2 مانگ نییە هەموو جارێک وایە چاوەڕێی پارەی بەغدا دەکەن بۆیان بێت و بانکەکانی خۆشیان پڕە لە دۆلار ئەرکان لە عربەتەوە فەرموو کاک ئەرکان شوانە جانم کاتەوە باش زۆر سپاس کاک ئەرکان دەستخۆشی بەرنامەکە و لێکەم وەڵا بە بۆنی تەوەرەکە و هەمووی منەگەڕێنەوە بۆ بێ پلانی حکوومەت بەڵێ
ئەمە ساڵێ نیە و 2 ساڵ نییە هەمووی بێپلانی حکوومەت ئەم نێگەڕۆن بۆ حکوومەت هەرێمی کوردستان حەز ڕایقێرانێ بەسەر هەرێم و بەغدایەت حکوومەت ئاوای لێ بەسەریێت ڕایە بۆ سوتەمەنی ڕایە بۆ نەمانی بوزە لە باخەکانە بۆ ڕایەک بۆ ئەیتر هەر ڕایە بیانێ بگەین بۆ پێشنیاریشمێ بۆ کاک شێرزاد ئەمە هەمووی ئارێ پەیوەندیەکات لەسەرەوە قسە ناکات هەمووی کڕێت بۆ سەرۆک کاکەجان خەڵک لە قیمەی تەکنۆلۆژیا تۆ تازە خەریکی قەی ناکە کاکەکان هەموو کەسێک ئازادە سپاس بەڵە سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە سێ سادقەوە فەرموو کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد بەڕێی منەمان حکومەت نیە ئەمە یعنی بەڕاستی کاروباری ئەمانە هەمووی کوردەژنوە هەر کونە دوای ئەوژە کاک محەممەد منەوێت لە سێشی تر بڵام مع الأسف زۆر بەداخۆ کە جاتن لە 100 ساڵە خەڵک خەبات دەکات تێخۆشان ماوەتاوەری قوربەسەری بۆ کەلیمەیەکە بێڵن ئازادی دیموکراسی بەڵام معقول نییە تۆ ڕەخنە لە دەستەرۆکەکە گری خەڵک هەمووی خەریکە لە تۆسەنگە دەدۆر کاکە خەڵک ڕەکی لە شخصی ئەو پیاوە نییە وەکو منسەب خەڵک ڕەخناگری مع الأسف زۆر بەداخۆ بۆ دیموکراتیکە لە کوردستان هەیە بەڕاستی لە بەغاژە شتوانە بووداتی بۆی دەستخۆش بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئاریان لە هەولێرەوە فەرموو باوکی ئاریان ئەم کارە زاشڵێت زۆر سپاس باوکی ئاریان فەرموو براکەمەوە من ئێمە 2 مانگە معاشەوە نەگرتووە یەکەی پاسەوانی بەڵێ هەمووشی خانی بەکرێدا کە ساحب خانی ڕناوەستێ لە فەرمان 2 مانگ بەس مانگی دەمان وەرگرتووە معاش پارەوەڵار ئەگاتە نزیک معاشە ماڵێن ماستان پارێکیان نەماوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاواز لە سلێمانیەوە فەرموو ئاواز خان زۆر سپاس ئاواز خان رحمانە بێستەوارەت بە تەوەرەکەتانەوە بەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم بۆی ئەم ئەزمەیە دروست نەبێ بۆهۆی نەبوونی پارە لە بانکەکانەوە حەقە مەوادی احتیاطی خۆی بەکار بێنێن بۆ ئەوەی ئەو لە چاوەڕێ ئەم کارە سازە نەکات لە بەغاوە بەم شێوەیە هەم معقول نییە مانگێک دوان زیاد ئەمە تکرار ئەبێتەوە پێویست ناکات بەم شێوەیە چاوەڕێ بەغاکەکەی پارێ ها لە بەغاوە بیخاتەوە شوێنی خۆی بەڵام ئەو ماوەتی احتیاطیکەوە هەیەی با بیخاتە بەدەست بۆی ئەم ئەزمەیە دروست نەبێت لەم ناو شار و لەم ناو خەڵکەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەردار سکای نووسیوەتی یەکەمیان بێبەرنامەی حکوومەتە و دووەمیان دزی و گەندەڵیە لە نێوان هەردوو لادات لێر زەنگەرە نووسیوەتی نەبوونی کارمەندی بەتوانە لە هەندێک لە بەڕێوەبرایەتیەکان و بەشەکانی ژمێریاری و وردبینی شێرزاد یاخۆ شازادەی پاییز نووسیوەتی دواکەوتنی موچە شایەتیە لە بێپلانی و نەبوونی یاسای گونجاو بۆ وڵات و گوێنەدان بە خەڵکی هەژار و کەم دەرامەت حەمزە ساڵح نووسیوەتی بێپلانی و بێبەرنامەیی و بێسەروبەری لە ئیدارەکردنی وڵات هەموو شتێکی لێ چاوەڕوان دەکرێت بەختیار لە سلێمانیەوە فەرموو کاک بەختیار کاک شوان ئێوارەت باش زۆر سپاس ئێوارەت باش کاک بەختیار فەرموو من حەز دەکەم لەسەر شتە قسە بکەم پەیوەندی هەیە بەڕاستی وەڵامدانەوەوانە پێم شتێکی جوان بێت باشیش بێت بەتی لە پرۆگرامی ئەوڕا خۆیان زۆر بە کورتی کاک بەختیار تکایە بەڵام حقیقەتە بەڕاستی لە ئەگەر کرێت باسی ڕۆکی ترێم بکرێت بەڕاستی بەهۆی کەم و کورتەکانەوەی بەهۆی ئەو نیشانەیە کە بەڕاستی پێویست بۆ بکرێ و نەکراوە اینجا بەڕاستی ئەو برادرە باسی دیموکراسی توانی دیموکراتیت ئەسڵ لە دەبەری دەرگات تا ئێستا پێ نەکراوە ئەگەر بێت هەر لە کاک بەختیار بە باشی گوێمان لە دەنگت نییە ئەلۆ بەڵێ ئەلۆ بەڵێ کاک بەختیار ئەوە ئێنە بگەێن باسی دیموکراتیت باسی ئەو دیموکراتی بەڕاستی دەبەری دەردانبوونی نەبووە تا ئێستا حقیقەتێکە مابێ هەموو دەبێت وەکو مەسایب سەرکاتی هەرێمیش بەڕاستی سەرکاتی هەرێمیش بەڕاست شخصێکەوە پێغەمبەرە نەگەیشتەوە باوەڕ بوو ئەو ڕۆژبردنەش بەڕاستی سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانیەوە باشی گوێمانە دەنگی نەبوو باوکی ڕاڤە لە سلێمانی فەرموو باوکی ڕاڤە زۆر سپاس باوکی ڕاڤە فەرموو کاشوان گیان من مەسەلەی ئەم باسی هەرێم و کورتێنانی موجە و بوجەشتانە جاکە من نێژێڕمە بۆ هۆکارێک خوا دوو لەعنەتی دوات و غەزەبی لە میلەتە گرتووە یەکیان نێشێتی یەکیان پارتی باشە ئیتر ئەوە من نە لۆمەی حکوومەتەکەم نە لۆمەی کەسەکەم چونکە حکوومەت نییە شتێک شانۆیەک هەیە و
بابەتێکە بۆ گەوجاندنی ئەم میلەتە لە داخۆ هەتاوەکو حەمرین من لۆمەی کەس ناکەم ئاڵم خوا ڕەحەمان پێ بکەیت تۆم غەزەبە لە کۆڵیە میلەتەکەیتەوە بابەتێکی تریشان ئەگەر ئیجازە بیت دەسانیەک ئەو برادرانی فاتی توایە و مۆزوعنین بە زۆر خۆتان مەکەن تکە باوکی ڕاوە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە چەمچەماڵەوە فەرموو کاک سۆران کاتۆ باش زۆر سپاس کاک سۆران کاکە وەڵی دەربارەی ئەم موچە تاقیکردنە ئەمە ئیشمانێک نییە دوومان نییە بەڵێ ئەمە بێ بەرنامەی حکومەتە حکومەت بەم شێوەیە بڕوا ناکەم بڕی ساڵە دەر بکات چونکم بریانە نییە ئەمانە بەرنامە نین هیچ بەرنامەیەکیان نییە لە بەدەستەوە چونکم ئەم بارەی کە تێ بەدەستیانەوە هەر ئەو بورجەیە کە لە عێراقەوە تێ ئەی داهاتەکەی ناخۆچی بەفرێتە بەڵێ کاک سۆران ئەمانە هەموو دزجەردن ئەمانە بەس بۆ خۆیانە بۆ خەڵکی هەژار نین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک عەبدوڵڵا عەزیز نووسێتی بێبەرنامەیی حکوومەت بە شێوەیەکە دەیەوێت ببێت بە دەوڵەتی کوردی هەروەها ڕێبەر CH نووسێتی دواکەوتنی موچە شایەتیە لە بێپلانی و نەبوونی یاسای گونجاو بۆ وڵات و گوێنەدان بە خەڵکی هێژار و کەم دەرامەت ئەوات خەرداخی نووسێتی کەس لە حکوومەتەکەی ئێمە ناگات لایەک بە ملیۆنەها دینار بۆ شەوی سەری ساڵ خەرج دەکات و لایەکی ترەوە 700 دەکات بە داهێنەر و بێ سنوورپارەیان بەسەردا دابەش دەکات بەڵە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە پەیوەندیەکی تر لەگەڵماندایە مەریەم لە دەربەنی خانەوە سلام علیکم زۆر سپاس مەریەم خان فەرموو مەریەم خان زۆر سپاس دەکەین بەڵە فەرموو وەڵا لەبەر ئەوەی لەسەر تەوارەکەت کەسێکەوە کەسێکە منو مەریەم خان بەباشی گوێمان لە دەنگت نییە بەڵە دیارە پەیوەندێکی پشڕا ئارام لە پیرەمەگرونەوە فەرموو کاگارام ێوارە باشە قوربان زۆر سپاس کاگارام فەرموو چاوەکەم وەڵای من لەسەر و هینە تەوەرەکەتان قساکەمەوەی پارە لە باقەکانتان نەماوە بەڵێ وەڵای ئەوە هەمووی خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە براکەم ئەگەر منیش بم پارە لە باقان نایڵم لەبەرەوەی ئەوەی لە هەرێمی کوردستان دانیشێ نەفرێک گوزارە نەکەن نەفرێک لە خۆی ناپرسێتەوە ئەگەر منیش بم لە جاتی ئەوان پارە لێ باقترا نایەم ئیتر زۆر سپاس بۆ تەوەرەکەشتان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڕیار کەریم نووسێتی ڕەنگە ئەمە ڕێگایەکی نوێ بێت بۆ پارە خواردنی خەڵکی فەقیر و داماو و ئەوها بڕوات پارەی مانگێکیان دەفەوتێت بەڵێ پەیوەندێکی تر لەگەڵماندایە مختار لە هەولێرەوە فەرموو کاک مختار جانەکەم کەدە باش زۆر سپاس کاک مختار وەڵای من لەسەر یەک شت ئەمە قسە بکەم بەس من تێناگەم داهاتی بەس دائیرەی مرور و دائیرەی غورفەتی جارە بۆ کوێ دەچێت ئەگەر بەس ئەوە بدرێ بە هەموو مەحاسخۆری کوردستان بەشی دەکات بەس لەسەر ئەوە نازەمێ قسە بکەم بەڵێ هیچ کەیتریشم نییە زۆر سپاسانەکەم بەس نازەم ئەو داهاتە بۆ کوێ دەگە غورفەتی جارە ڕۆژانە بەس دەچی هەویەکە نوێ دەکەیەوە هەموو مانگێ 100,000 لێ دەستێنن ڕۆژی بەلای کەمی 400 کەس دەڕوا بۆ ئەو فەرمایینە ئەو هەویە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە سلێمانیەوە فەرموو کاک سۆران باشی کاک شوانجان زۆر سپاس کاک سۆران دەست خۆش بۆ تەوەرەکەت سپاس دەکەین زۆر سپاس من حکومت لە هیچ شتێکە پلانی نەبوو بەس لە یەک شتانە بێش کە مەسلحەتی خۆی تیابێ کۆمپانیەکانی خۆی تیابێ خەڵک قسەی زۆر جوانی کرد باشە ئایا داهاتی گومەت ئیبراهیم خەلیل بۆ کوێچێ باشماغ بۆ کوێچێ وەزیری سامانە سروشتەکان 200,000 بەرمیل نەو دەفرۆشێت ژێر بەشێر ئەم داهاتە بۆ کوێچێ باشە ئەم هەموو فێل لە بینا قەسر و قوتورە لەسەر سکی ئەم خەڵکە ئەکرێ بە ئاسمانە بۆ داهات بۆ ئەوەیە بۆ خەڵکی فەقیر ڕۆژانیە کەواتێ ئەم دوو حکومەتەی ئێمە چه هەولێر و چه سلێمانی دیخیان بۆ وەسعەکە نییە ئەزانن کە قەیرانێکی گەورە نزیک بۆتەوە لە شەڕ لە ئارادایە ئەیانەوێت تێ بقوچێنن و بڕۆن هیچ پارێکیان نێشتۆتەوە لە بانکەکانە داوا لە فەرمانبەرانەکەم لەمانە هیچ شتێک خۆش نەبن داوا لەسەر حکومەت قەیدکەن جا یەکشتی تریش کاچوان داوا لەو کەسانە ئەەکەم کە بەرزاری ئەم بەرنامەی بەڕێز دەکەن تکایان لێکەین با بەڕێیەکی جوان با بە ئەسلوبێکی جوان ڕێی خۆیان بڵێن ڕەخنەکاکە لەسەرگرن لەسەر کۆمارەگرن لە کاگنەوشیوانەگرن بە ڕەخنەیەکی جوان نەوەکو کەسایەتیەک پشکێنی دیا کۆمەڵەشەوە سوود بە خۆیان ناگەێنێت
بۆ نمونە ئەگەر سەرۆکی هێرێمە بەوە گەورە بێکە من ڕەخنەی لێ بگرم. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ سپاس بۆ کاک سۆران. لە ڕانیەوە کاک سۆران لەگەڵماندایە فەرموو کاک سۆران. کاک وەڵا لەسەر تەوەرەکەی جەنابەت بەڕێز وەڵی برای من حکومە داوا بێ هەموو کەس پێی بەڕێوە دەچێت دەڵێ جارێک پیاوێک ویستی سەردانی گوندێکی کرد پرسیاری کردی لە ماڵی کوێ بمێنمەوە پیان وەڵام ماڵی کوێخایەکی لێیە سۆماڵی کوێخایەکەی شتە و هات و ڕۆژ هاتیسی بۆ نهات ئەگەر وا بێ هەموو کەس دەتوانێت کوێخایەتی بکە بەڵام لەو کوردستانەی خۆشمان هەموو کەس دەتوانێت حکومەتایەتی بکەوە ئەو دوو حزبە. زۆر سپاس بۆ جەنابەت. زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک هونەر فەتاح نووسیوێتی حکوومەت پارەی ئێجگار زۆر هەیە بەڵام دواخستنی هەر جارە و بەهۆیەک تەنها نیشانەی بێمنەتی حکوومەتە بەرامبەر بە فەرمانبەران پەیوەندی کرد لەگەڵماندایە. تەحسین لە هەڵەبجەوە فەرموو کاک تەحسین. کاتە باش قوربان. زۆر سپاس کاک تەحسین. گیانەکەم دەربارەی ئەو بووچەیە وەڵای موچەوەم باتووە ئەڵەی لەبەر مسکەوتی گەورە دانیشت بوونە منە وردەیان بۆ هاوڵی. ئەمە یەک دووەمیشەوە حکومەت هیچ نەبووە حکومەت نێشتی کوردیمان بیستەوە بەس حکومەتمان نەبیستەوە بە قوربان دەربارەیەوە بەسە بە دوو حیزب و هەموو داهاتەکە خوێنینەکەن و تەواو زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. شکۆری ئیسماعیل کوردستانی نووسیوێتی خەمساردی لایەنی پەیوەندیدار و نەبوونی پلانێکی ئابووری هەروەها سیستمێکی بانکی گونجاو دەرە مەبەستی هۆکارەکەیەتی. هەروەها کاروان مەحموود نووسیوێتی بە بڕای من هیچ پلانێک نییە بۆ پێدانی موچە شەرما کە ئێستا لە بانکەکان پارە نەبێت بۆ موچەی فەرمانبەران و هاوڵاتیان ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە نەبوونی پلان و چاودێریکردن حکوومەت تاوانبارە بە تایبەت لایەنی دارایی. دوا پەیوەندیمان کاک حەسەن لەگەڵماندایە فەرموو کاک حەسەن. زۆر سپاس دەکەین کاک حەسەن فەرموو. مەڵای منەوەندەی دەڵێم شەرم و حەیا لە حکومەتێک بەخۆی بڵێ حکومەت ئێستا پارە لە باخەکاندانە بێ لەو هەموو داهات و سەرۆت و سامانەیەکە لە کوردستاندا هەیە لەو هەموو پارەیەکە لە حکومەتی عراقی دێت لەو هەموو گومرگانێکە لە کوردستاندا هەیە گومرکی باشماخە گومرکی حاجۆمەرانە گومرکی زاخۆیە توخوا شەرم و حەیا نیە ئێستا حکومەت لەو حکومەتی بڵێ وەڵا پارەمان نییە ئەنی ئەو هەموو پارە ئەو هەموو داهاتی ناخۆی چی لێ دێت ئەوە گومرگەکانە ئەوە کارەبایە ئەوە ئاوە ئەوە مرورە دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس بۆ کاک حەسەن. هەروەها لە سەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک ئەنەس ڕابەر نووسیوێتی ئەگەر بانکەکانی کوردستان پارەی تێدا نەبێت قڕ بەسەر گرفانی ئێمە هەروەها سەرکەوت خەلەکانی نووسیوێتی من وەک پۆلیسێکی دوکان موچەکەمان دواکەوتووە دەڵێن بانک پارەی تێدا نیەم ئەی ئەم پارە لەکوێیە. هەروەها محەممەد ناسۆ نووسیوێتی بێگومان فەرامکردنی خەڵکی بێدەرامەت و زۆربەی فەرمانبەر و دام و دەستگا حکوومیەکان موچەکانیان دوا دەکەوێت ئەوە تا کە دەڕۆی بۆ بانکەکان شوێن نەماوە پارەی تێدادا بنێن. هەڵگورد کەرکووک نووسیوێتی زۆربەی کات موچەکانی هەرێم دوا دەکەوێت هەندێک جار فێڵ لە میلەت دەکرێت و موچەی دەخورێت جار بەجار موچە تەخیر دەبێت و هەر تەخیربوونێکیش بێگومان زەرەرە بۆ میلەت. بەڕێزان سبەینێ لە دوا بەرنامەی ماکی خەڵک لە دوا ڕۆژی ساڵی 2012 لەگەڵتان دەبین هەمیشە لە خۆشیدا بن.